سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئەزیزی شارپرێس بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەردەم بینای بەڕێبەرایەتی پەروەردەی هەڵەبجە لێرەین دیارە مامۆستایانی وانە بێش لێرە گربوونەتەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە وەک لە دیمەنەکاندا دیارە ژمارەیەک مامۆستای وانە بێش کە هاتوونەتە ئێرە و گربوونەوەی خۆیان ئەنجام داوە بزانین داواکاری مامۆستایان چییە. سڵاو لێبێت ئەم کاتی باش مامۆستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان داواکاری ئێوە چییە؟ سڵاوتان لێبێت دەستان خۆش بێ بەخێر بێم سپاسی مامۆستانەکەم کە لێرە گردبوونەوە دوای مافی خۆیانەکەن. ئێمە وەکو مامۆستای وانە بێژ کەیسی مامۆستای وانەش ئێستا کەسێکی دیارە تاک بە تاکی هەرێمی کوردستان ئەزانێت کە مامۆستای وانە بێژ معاناتی چییە. من حەزەکەم ئەوە بەم بەجێ حکومەتا لێرەوە تەنانەت قوتابیەکانی ئێمەش کە دەستیان پێڵێنەوە ئەزانن کە مامۆستای وانە بێژ چ جیاوازیکی زۆری هەیە لەگەڵ مامۆستاکانی ترا. حتا زۆر جار گوێم لێ بووە ئەڵێ مامۆستا تۆ مامۆستای وانە بێژی یا تۆ معاشێنە یا چەند جارێک گوێم لێ بووە لە دەسەر دەمی مناڵێک ئێستا معقولە حکومەت بەو چاوە گەورەوە ئێمە نەبینێ هەرچەند ئەو لە ڕاستیە کەڕە کوێرە لاڵە بەجددی لێرەوە واڵێم شتەکە بە ئاشکرا دیارە کە مامۆستای وانە بێش معاناتێکی ئێمە لێرە کۆبوونێتەوە داوای مافی خۆمانەکەین ئەمە چەند جارە بۆ تۆ ئەم شتە ینی تووڕێی مامۆستای وانە بێش زۆر زیایی کردووە. ئێمە ئەم بایکۆتە بەردەوامی پێین بەجددی ینی بەتاقەت بووین. مامۆستای وانە بێژ معاناتی زۆرە چ لە ڕۆی پێنەدانی پێمانەوترێ کرێ پێوترێ کرێ پێی ناوترێ معاش ئێمە پارەکەمان پێوترێ کرێ ئەوەنە بە چاوێکی هیچ سێرەکرێت لەگەڵ ڕێزمە و ئێمە داوای مافی خۆمانەکەین ئیشەڵا بەرداوام بین لەم بایکۆتە. وەک لە دیمەنەکاندا دیارە ژمارەیەک لە مامۆستانی وانە بێش لێرن هەندێک لە مامۆستا ئافرەتەکانیش کە منداڵەکانیان لەگەڵ خۆیان هێناوە لە ئێرە ئەمادەن ئەمێ هەندێک لە مامۆستانی دیکە بگاسمەوە کە نوێنەری مامۆستاکانە لە مامۆستانی وانە بێژە سڵاو لێبێت ئەم کاتت باش مامۆستا داواکاری ئێوە چییە بۆچی لە ئەمڕۆ گربوونەتەوە؟ داواکاری ئێمە دامەزراندنمانە بە شێوەیەکی هەمیشەیی بەبێ جیاوازیکردن و ببێ هیچ دەستکەیەکی حیزبی داواکاریەکەمان ڕوون و ئاشکرایە. ئێمە تەنها لە سنووری پارێزگای هەڵەبجە کۆ نەبووینەتەوە بەڵکو لە هەموو قەزا و ناحیە و پارێزگەکانی دیکەش بەردەوام خۆپیشاندانمان کردووە و چەندین جارە ئەمە دووبارەی یەکەینەوە داواکاریەکانمان ئاراستی حکوومەت کردووە کۆمەڵی ماف و ئیمتیازاتمان هەیە کە بەداخەوە لی بێبەش بووین ئەوانشمان قسوتە بەرچاوی لایانی بەرپرس لە دۆسی مامۆستایانی وانە بێژ بەڵام هەتاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوان نەهاتوونەتە سەرخەت وە داواکاریەکانی ئێمەیان جێبەجێ نەکردووە بەداخەوە کە ئەمێ ئەو بڵێم جیاوازیەکی زۆر لە نێوان مامۆسای وانە بێژ و مامۆسای میلاکەکرێ هەرچەنە مامۆسای گرێبەستیشمان هەبوو لە پێشترا بەڵام ئێستا سپاس بەخوا ئەوان دامەزراون بەڵام ئەوەی ماوەتەوە تەنها مامۆسای وانە بێژە کە ئەرکێکی زۆری لەسەر شانە بەڵام مافی و ئیمتیازاتێکی زۆر کەمی هەیە. هەندێک لە مامۆستاکان پێش ڕاستەخۆکە باس لەوەیان کرد کە هاوکاری مامۆستانە ناکەن کە مۆڵەتی دایکایەتیان هەیە ئەمە چۆنە؟ بەڵێ ئێمە وەکو وتم پێشتریش مافی دایکایەتی بە هەموو شێوەیە قابل بە هەموو ئافرەتێکە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین مۆڵەتی دایکایەتی وەربگرین لە حاڵەتێکە ئەگەر بێت و ئەو ئافرەتە بێتە دایکە ئەمە کێشەیەکی سەرەکیە و خۆشە ئاگاداری ئێستا من مامۆسام لەگەڵایە مناڵەکەی 3 مانگانە هێناوێتی لێرە لە خۆپیشاندانەکە ئامادە بووە. ئەوەش هۆکارێکی ترەوە یەکێک بووە لە کێشە سەرەکیەکانی ئێمە کە ئاراستەی لایەنی بەرپرسمان کردووە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا هیچ وەڵامێکیشیان لەو بارەی و پێنەداینەتەوە. بەڵێ بەڕێزان مامۆستانی وانە بێش کە وەک خوان باسی لەوە دەکەن کە لە ئەم لە هاوشێوەی پارێزگای هەڵەبجە لە قەزای 3 ساڵ پێش خۆپیشاندانیان کردووە بۆ گردبوونەوە خۆپیشاندانەکان کە باز لەوە دەکەن کە ئەو پارەی کە پێیان دەدرێت لە حەقی ئەوە نیە کە حەقی ئەو مانگالان یەکە کارەکەی لێ دەکەن. پێم خۆشە مامۆستای کە بدوێنم مامۆستاگیان سڵاو لێبێت ئەگەر بێتەوە سپاس دەکەم ئاماژەت بۆ کەمێک پێش ئێستا کەوتت بە چەند لایەنێکمان وتووە کە بێن لە ناو خۆپیشاندانەکە ئامادە بن. ئێمە وەکو پاڵپشتێک داوامان لە چەند لایەنێک کردووە کە پشداریمان لەگەڵا بکەن وەکو مامۆستایانی وانە بێش پشتگیریمان بکەن بۆ خۆپیشاندانەکە بەڵام بەداخەوە هیچ کامیان ئامادە نەبوو. داواکاری ئەوە چییە؟ داواکاریمانەوەیە کە ئێمە وەکو مامۆستایانی وانە بێش چەند ساڵێ مامۆستای وانە بێژین وەکو مامۆستایانی گرێبەست ئێمەش دامەزرێنە وەکەوەی کە لە ساڵی ڕابردوش خۆپیشاندان کرا و گربوونەوە کە مامۆستایانی ئێوانە بێش کە داوایتان لە حکوومەت کرد کە موچەکانتان باشکەم بکرد لە ساڵی ڕابردوو هیچ وەڵامێکتان نەبوو لەم ساڵ ئەگەر وەڵامتان نەبێت هەڵوێستان چیە بێت؟ وەڵای ئێمە هەڵوێستمان جارێ بایکۆتە ئەوەی کە
ڕێ ئێمە گرتومانەتە بەر سەرەتا بایکۆتەم خۆپیشاندانەشمان کردو بۆی ڕای بگەینین کە ئێمە وەکو ماوەسانی وانەبێژ لە سنووری بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شید بایکۆتی داوامان کردووە و لە خۆپیشاندانیش هەوڵە دێن بەردەوامە بین و لەگەڵەوە شایەمە هەموو مامۆساکان کۆکین لەسەرەوەی کە بایکۆتی داوامان کردووە لەگەڵەوە شایەمە تقریبا بە نزیکەی 150 مامۆسای وانەبێژین لە سنووری بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شیدا زۆربەی و مامۆسانی کە نەهاتوون ئێمە مامۆسامان لایە لە سعات دوی بەیانیەوە دەچێت تا 5 ئێوارە بۆ تەماتەڕنین منیم شو قسم لەگەڵا کردووە لە مامۆسا گیان بەخوا من لەگەڵ ئەوە شاکە ماوەسای وانەبێژم ئەو کاتانی کە ناچمەوە بۆ داوامم نییە مەجبورم بڕم بۆ ژێوی ژیانم لە ڕێی کرێکاریەوە دابین کەم مامۆسای چەندها مامۆسای ترمان هەیە بە بۆنی ئیش و کاریەوە کە ناتوانێت ئامادە بێت لێرە یعنی ئامادە نەبوو گینا ئێمە ڕژەمان زیاترە و ئەمانش کە لێرین نوێنەرایەتی هەموو مامۆسایانی وانەبێژەکەین ئێمە بەردەوامی ببین لە بایکۆدا تاکو ئەو کاتی کە ئەگەن بە حەق و مافی خۆمان کە دامەزراندنە کە بۆتان دیاری کراوە چەند حسا بەپی دەرز ئەگۆڕێ بڵێن بەپی مامۆسایتیسە هەر دەرزە و بەشی خۆی حسەی هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە وەکو ئەو مامۆسای وانەبێژ هەموو ئەرکێکی مامۆسایەتیمان لەسرە بەڵام لەگەڵ ئەوەیە هیچ مافێکمان نییە یعنی لەگەڵ ڕێزمان ناویان ناوە کری وانەبێژی لە هەمان کاتا ئێمە مامۆسایەکی وانەبێژین هەموو مافێکمان هەموو حەقێکی مامۆسایەتیمان لەسرە ئەچین دەرزەڵینەوە لە کاتی خۆیان مادەیە بین لە هەموو مناسباتەکان ئەوەی کە تایبەت بە مامۆسا ئێمە بەشدارین تایە بەڵام لە هەمان کاتا لە پشتەوە ئێمە یعنی چینێکین ئەو ئەرکەی کە لەسەرمانە هیچ مافێکمان پێ نادەن هیچ کات ئەوەی کە ئێمە ئێڵینەوە یعنی حەقی تاواتیمان پێ نادەن لە کاتی خۆیان لە یعنی ئەکرێت ئێستا مانگی یانزەیە مانگی 11 یعنی ئەبێ چاوەڕێ مانگی 2 بکەیت تا ئێسش نەگەیشتووە جا نازانین هۆکارەکەی لەلایەن پەروەردەوەیە یان لە کێشەکە لەکوێیە ئێمە بایکۆ دەکەین بەردەوامە بین و هەتا و دقی کە لەلایەن لایەنی بەرپرسەوە حکوومەتی هەرێمە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی داراییە جوابێکی تاو سەرێحمان پێدەنەوە کە ئێمە وەکو مامۆسایانی وانەبێژ چه دەرەنجامێکمانە بێت و مستەقبلمان چی بەسەرێت وڵێ بە ڕێزان وەکەوەی مامۆسایانی وانەبێژ لە ئێستا گربوونەتەوە چەند دروشمێکیان هەیە کە لەو دروشمانە بەدەستیانەوە هەتاکەی وانەبێژ بووین یەکێکە لەو دروشمانەیەک مامۆسایانی وانەبێژ هەڵیان گرتو پێم باشە یەکێک لە مامۆساگیان سڵاو لێبێت ئێوە بۆچی لێرە وڵای لە مانگی دۆ داوامەکەی منۆکو خۆم و زەربەی مامۆساکانی تر هەتاوەکو ئێستا هیچمان وەرنەگرتووە ئەومان دەیە ئێوە لە ئەو بەشەوانەی کە بۆتان دیاری کراوە لە مانگێکا چەند وڵای هەتاوەکو ئێستا دیاری نییە چونکە ئاجاری وا هەبووە دەوام نەبووە داوامی ڕسمی نەبوو یان ئەها ناوبەناو داوام هەبووە کەس نازانێت چۆن ئەمانێنێ کارێکە بەشی هاتوو چۆتانە کاتێ خۆت ئێستا من خۆم لە ناوشارم پەنگە کێشەم نەبێ بەس هەیە لە نەوێ و بەردەبە لە مناڵی هەیە هیچ بەشی ناکات دەبێت پارەی خۆشی بخاتە سەری وڵاهی ئێمە ژووک بە هەموو وانەبێژانی هەموو دەڤەر و پارێزگاکانی تر ناڕەزیین لەم وەزعی کە وانەبێژان تایەتی و هاتوین پەیامی خۆمان بگەێنین و کە ناڕازین لەم وەزع وەک لەوە دیمەنەکان دیارەکە مامۆسایانی وانەبێژ لە ئێستا گربوونەتەوە و بەردەوامی بە خۆپیشاندانەکان دەدەن ئەمە لە کاتێکدا کە دوێنێ لە قەزای 3 ساڵ پێش مامۆسایانی وانەبێژ گربوونەوە و خۆپیشاندانی خۆیان ئەنجامدا کە لە خۆپیشاندانەکاندا کە شێوەی قەزا و شار و شارشەکانی تریش خۆپیشاندانەکە بەردەوام بەوەکەوەی کە لە دیمەنەکان دیارە هەنێک لە مامۆسایانی ئافرەت منداڵەکانیان پێ و لە خۆپیشاندانەکاندا بەشدا